زەواجی میسیار چ ئشکالێتێکی لەم ڕۆدا دروست کردووە بۆچی هەندێک لە زەنایان بەڕەوای ئەبینن هەندێکی تریشان بە حرام سەیریەکەن ئایا زەواجی میسیار ئەتوانێت کێشە کۆمەڵایەتیەکان و جنسیەکان لە ناو کۆمەلگەدا چارەسەر بکە ئایا کێشەی قەیرەی و فرەژنی لە ناو کۆمەلگەدا چارەسەرەکە بینەرمانە. مەسەلەی سێکس ڕۆڵێکی گرنگ و بنەڕەتی لە ژیانی مرۆڤدا دەبینێت لە کولتور و دنیای ئیسلامیشدا هەمان پرس دەورێکی گرنگی جێراوە و تەنانەت لە ژیانی خەلیفەکان و پیاوەگەورەکانی ئیسلامیشدا ئەمە بەڕوونی دیارە وەک دەوترێت دەوڵەتی عوسمانی لە ڕێگەی ئەو کەنیزەکانەوە لاوازکرا کە بە دیاری دەنێران بۆ خەلیفەکان لە ژیانی کۆمەڵایەتیشدا دیسان مەسەلەی سێکس دەورێکی هەرە گەورەی بینیوە بە تایبەتی دیاردەی کەنیزەک و ئەو ژنانەی وەکو کاڵایەکی جنسی مامەڵەیان لەگەڵدا کراوە لەمڕۆدا دنیای ئیسلام بە هەمان کولتوری سەدان ساڵ لەوە پێش دەیەوێت مامەڵە لەگەڵ ئەو مەسەلە هەستیارەدا بکات لە کاتێکدا ژیانی کۆمەڵایەتی بە تەواوی مانە گۆڕانی بەسەردا هاتووە چ لە ڕووی ئازادبوونی ژنان و چ لە ڕووی میدیا و چ لە ڕووی تێکەڵبوونی ڕۆژانەی هەردوو ڕەگەسپێکەوە دنیای ئیسلام لەبەرەوەی لە ناو کولتوری ئاینی خۆیدا چەقیوە بۆیە هەوڵ دەدات هەر لە ناو ئەو کولتورەدا دەرچەیەک بۆ ئەم گرفتە بدۆزێتەوە و یەکێک لەو دەرچانە بریتیە لە زەواجی مسیار هاوسەرگیری مسیار بریتیە لەوەی کەسێک کە لەوانەیە ژنیشی هەبێت بەڵام بە تاکە ژنێک ڕازی نابێت و پێویستی بەوەیە ممارەسەی سێکسی لە دەرەوەی ئەم بازنە ڕەسمیەدا ئەنجام بدات لێرەدا هەڵدەستێت بمارەکردنی ژنێکی تر بەڵام بە شێوەیەکی تاڕادەیەک نەهێنی بۆچی لە ڕووی کۆمەڵایەتی و مسیار بە جۆرێک لە عیبەدا دەنرێت و بە شێوەیەکی نەهێنی ئەنجام دەدێت بە تایبەتی کە لە هەندێک وڵاتدا یاسا ڕێگەنادات پیاو لە یەک ژن زیاتر بهێنێت یان زۆر جار ترسی کۆمەڵایەتی و ترس لە ژنی یەکەم و منداڵەکان و پارێزگاریکردن لە شیرازەی خێزان وا دەکات ئەم هاوسەرگیریە بە ئاشکرا ئەنجام نەدرێت شەرع چۆن سەیری ئەم بابەتە دەکات مسیار بەعزێ گەڵن هەر زەواجێکی عادیە بەعزێکی شەڵەن زەواجێکی عادی نییە بەڵکو قەدەغەیە یا حرامە شەرعەن ناکرێ حرام کرێ حەزەکەم بەڕێزت پێناسێکی مسیارمان بۆ بکەی پێش طبعا زەواجی مسیار ڕاستە لە ڕووی مستەڵەحەوە لەوانەیە هەندێک تازە بیت چونکە فوقەها کۆنەکان هیچ شتێکی دیاریکراویان لەسەر نەنووسیە بەڵام خۆی مسیار لە سەیرەوە هاتیە لە ڕۆیشتن و ڕەوکردن وەکو مستەلەحی لوغەوی ئەمە لە مستەلەحی ئیستیلاحی ئەویش عینەن زەواجە هیچ جیاوازیەکی نییە تەنها دوو خاڵی گچکە نەبیت مەبیت و لەگەر نەفەقا ناقصەوە مەبیت و نەفەقا خۆی بە ڕەغبەتی خۆی ئافرەتەکە تەنازل لە مەبیتی قسمەی بینی زەوجەین ئەگەر ئافرەتی دووەمبی کە مەسەرەن هەندێک لەولایەبی هەندێک لەولایەبیان بە عەدالەت لەگەریان بی ئەوەی تێدا نیە زائیدەن نەفەقەش ئافرەتەکە خۆی نایەوێ نەفەقەی باشە مامۆستا مسیار نهێنیش نییە خۆی نەخێر مسیار نهێنی نییە تر چیت هەیە بۆچی ناو ئەندرێ مسیار و واهینەکە خۆی مەسەلەکەی کووە ینی نهێنی مە بەسمۆی ئەو لا پێی نازانێ خەڵک پێی نازانێت لەوانەیە شاهیدێک هەبێت دوو کەسە بەڵێ خۆی عەقدی زەواج ئەمە باس لەوە بکەین عەقدی زەواج ئەگەر شهود هەبوو ڕەزامەندی هەبوو و مەهر دیاری کرابوو عەقدەکە سەحیحە هیچ ئیشکالی تێدا نییە باشە ئینجا ئەگەر ئەوان شەکلیەوە لە ڕووی شەکلی حتا لە ڕووی حەقیقیشەوە لە ڕووی شەرعیشەوە ئەو زەواجە سەحیحە وەکو صحەتی زەواجەکە ئەمما کە برین متعارەفی لە عورفی کوردستانمان یان لە عورفی عێراقی یان لە عورفی بەعام دەوڵەتە ئیسلامیەکان دەوڵەتی مسلمانان زۆر متعارف نییە بەڕاستی مامەسا بمبورە بە نسبەت من وا ئەزانم ئەمە قسەی خۆمە یانی لێ شوێنەکە نەخوێنەوە پێم وایە میسیار لە سەیری لەی لەواتۆ بە شەو بەنهێنی بچێتە لای یانی نا باس لە حەقیقەتی مسیار لە سریە بەخۆی تەبعاً لە سەیرەوە هاتیە لەی ئەخسەی زۆرتر بە لەی بۆ لە شەو بەڵێ بەتەکید بەس خۆی لە حەقیقەتدا ئەسڵەن ئەگەر بینە سەرواقع لەوانەیە زەواجی مسیار لەیلی هەر تێدا نەبی لەبەرچی لەبەروی ئەوانەی کە عادەتەن زەواجی مسیار دەکەن لەوانەیە شەوان هەر لای خێزانەکە خۆی بی لەوانەیە هەتا ڕادەک باشی نەکە بە ڕۆژ لەگە ئافرەتەیەکتر بینین یان بێکەوە سەفەر بکەن یعنی شێوازەکەی ئەوەیە ئافرەتەکە خۆی داوای مەبیتی بە قسمت ناکە و زائیدەنیش داوای نەفەقە ناکە کەواتە بۆچیە یعنی بۆچی ناو ئەندرێ مسیار بۆچی زۆر کەس من جۆم تەنان لە دکتۆر عەلی قەرەداخی بوو کە تەحریمی ئەکرد بما معناه تەحریمی نەکردووە و دکتۆر قەرەزاویش تەحریمی نەکردی بەس محبوب نییە لایەن زۆر کەسانی تر مەسەرەن کە وەکو حرام مثلا ئەوانەی سعودیە کە خوێنەوەت ئەڵەن حرامە وەکو قانون چونکە ئەولی ئەمر ئاگادار نییە هەر شتێکی ژۆلی ئەمر بەدزی وەلی ئەمرەوە بوو لە قانون مەعاشێکی هێتم ئەو مەعاشەش وەرەگرێت و شوش ئەکات لە قانون زەواجی مسیار
کێشەی نییە لە ڕووی قانونیەوە هیچ کێشەی تێدانێ لۆ چونکە ئەگەر ئافرەتەکە سنی ڕۆژی تەواو کردبی یان مەثلەن مطلقە بی یان مەثلەن ئەو ئافرەتە ئەرمەلە بیت هیچ پێویست ناکە پێویستبەوەلی ئەمە هەر ناکە یەکسەر قازی مارێ دەکات زەواجی مشیاریش ئەوەی تێدایە لەبینی زەواجی مسیار و عرفی و سڕیە یعنی فەرقەکە چییە ئەم ناوەندێ میسیار ئەو عرفی ئەو سڕی هیچ فەرقێک هەیە لەو بابەتە خۆی ئەمن وەکو لە بیدایەت ئیشارەتم پێ کرد ئەمە هەندێک زەوابتمان هەیە لە شەرعیش و لە قانونیش ئەو زەوابیتانە بێتە جێ زەواجەکە صحیحە ئینجا هەر ناوە چێ بیت چ بە عرفی بیت چ سڕی بیت چ تقریبا هەتا ڕادەک عرفی و سڕی هەر یەک شتن بەس لە هەندێک شوێن پێ دەڵێن عرفی لە هەندێک شوێن پێ دەڵێن سڕی مسیار جیاوازیەکی هەیە لەگەڵ سڕی شاهد و شتیشی تیا نەبێت نابێت بێشاهد ئەو کاتاڵەن دروست نییە هیچ مەزالی تێدا نیە بێشاهد سڕی شاهدی تێدایە بەس وا ئیتفاق دەکەن کەوا کەشف نەکەن و ئەلان نەکەن بەس لێرە ئەمە ئەگەر بین باس لە مسیار کە مسیار جیاوازە لەگە سڕی و جیاوازە لەگە عرفیش مسیار لەوانەیە بە ڕزامەندی باوچیتی بە ڕزامەندی کەسوکاری ئافرەتەکە عرفی شەروانیە نەخێر عرفی لەوانەیە هەر نەشزانن کەسوکاری ئافرەتەکە هیچ کەسیان نەزانن کە زەواجی کرد من وا بزانم عرفی بە معنای نەریتی هەیە یعنی ئەوەی کە باو بۆ لە پێش ئەوەی کە دەوڵەتی مەدەنی دروست بێ خەڵک خۆی لای مەلایەک دوو قسەیان کردو ئەوە هەبووە ئەوە تقریبا وەکو تاریخ هەبووە بەس خۆی مستەڵەحەکە بەغەڵەت هاتیە بەڕاستی عرفی یعنی زەواجێکی عرفی و ڕەبتی بە عرفەوە هەیە بەڵام خۆی عکسەوەیە کە دەڵێ عرفی یعنی دوور لە عرف بەڕاستی لە حەقەتدا ئەو هەیە لە میسیارە ئەو ژنە میراتی بەرەکەوی بەڵێ میراتی بەرەکەوی خێزانی ئەو پیاوەیە ئەگە تەلاق وەرگری عدەی وەردەگری پێویستە مەسەلەن ئیلا مەسەلەی نەفەقە و مەبیت ئەویش بە ڕەزامەندی خۆی ئافرەتەکە تەنازولی لێ دەکات باشە مامۆستا هەموو ئەو شتە حتا منداڵ بە ئەو خاڵی باسکەم ئەگە منداڵیان بوو ئەو منداڵە نەسەبەکەی لۆ باوکی دەگەڕێتەوە باوکی دیارە دایکی دیارە هیچ کێشەیەکی تێدا نیە باشە مامۆستا با بڵین لە شەریعەتە وەکو ئەی خوێنینەوە ئەڵێن مەقسەدی زەواج بریتە لە سوکنا و لە ڕەحمە و لە مەوەدە و لە تێکەڵایی و لە دیاردیچ کۆمەڵایەتی بڵین خێزانە و لوبنەی کۆمەڵایەتی و لوبنەی کۆمەڵگەیە مەرج نییە هەر جنسبی وستاس لێرە شتێکە هەیە حەزەکەم ئیشارەتی پێ بکەم ڕاستە مەبەستی زەواج حتا لە قانونی ئەحوالی شخصیش کە باس لە نەسڵ دەکە نەسڵ زۆر گرینگە لە زەواج ئەو یەک دووەم محەبەت مەوەدە ڕەحمە کە خوای گەورە لە قورئان باسی کردەیە وجعل بينكم مودة ورحمة يعني مودة ورحمة لزواج لتسكنوا إليها بلي سكن هن سكن لكم وأنتم سكن لهن وأنا همو هي بلان ليرا يك خال هي جرينجا كاتك تماشا دكين لسردمك استا ياخذ سردمي بيش استا ياخذ حتى كاتك كانت افرتي ومن هي ارمليه افرتي ومن هي مطلقه لوانەیە بە ئاسانی زەواجی دەست نەکەوی کە کەسێک بێتە داوای و بە ئاشکرا مردی پێ بکات و ئەو ئافرەتەش هەم لە ڕووی شەرعەوە کە جنس غەریزەیە کە خوای گەورە دروستی کردە پێویستی بە جنسێ پێویستی بە مەوا هەیە پێویستی بە سێبەری کەسێک هەیەکەوە برێن ئەو پیاوە ئەو ئافرەتە مردی هەیە اینجا چی بکە باشە کە زەواجی دەست ناکەویت بە ئاشکرا و بە عەلەن بیکات ئەوە لەلایەک لەلایەکی تر لەوانەیە عرف و عادەت و حالەتی ئیجتیماعی و کۆمەڵاتی ڕێگەی پێنە دەمێرد بکاتەوە کە دێ زەواجی مسیار دەکات تا ڕادەیە کەسیش نازانی بەڵێ زەواجێکی معقولە لەو حالەتە لەو ئافرەتە ئەمە ناڵێم لۆ کچێک لەوانەیە باش بی باشە ئەو کەس ئەو کە هەم غەریزەکەی تەرتیب دەبی و هەم بە حەلالی و بە شەرعیش کارەکەی خۆی دەکات پێت وایە مسیار لە ساڵحی ئافرەتە ئەو ژنانی بە تایبەتی کە بێوە ژنن مێردیان کوژراوە مێردیان مردووە لە گەنجێتیان لیان قەوماوە لە ساڵحی ئەوانەیە بەس لە چ ڕوویەکەوە ئەمن بەخۆم شخصی خۆم لەگەر ئەوە دامە تعدد بەدیلی هەموو زەواجەکانە لۆ لەبەر ئەوەی تعدد نییە حتا ڕادەک تعدودە بەڵام لە تعدد ئەوەترە مسیار بۆکو باسم کرد ئافرەتەکە تاوەکو تووشی غەڵەت و گوناح نەبیت بە شەرعی ممارەسەی حالەتی جنسی خۆی دەکات ئەوە یەک وەسای سێبەری کەسێکیشی لەسەرە وەکو ناوی پیاوێکی لەسەرە کە ئەوە زەواجی کردیە ئەمە ئەگەر بینە سەرواقع لەوانەیە هەتا ڕادەیەک ئاشکرانە بی هەتا ڕادەیەک زۆر کەس نەزانن لەوانەیە کەسێک لە عایلەکەی بزانانی خەرجی تر نەزانن ئەو زەواجە وەکو زەواجی تر نییە. ئایا مسیار بەرژەوەندی ژنی تێدایە یاخود جۆرێکە لە سوکایەتیکردن بە ژن ئایا لە ڕووی جنسی و لە ڕووی مادیەوە چ سوودێک بە ئافرەتەکە دەکات؟ هەرچەندە لە کۆمەڵگای کوردیدا مەسەلەی مسیار تا ئێستا بەزەقی دیار نییە زیاتر پیاو ئەم کارە بە شێوەیەکی نهێنی ئەنجام دەدات هۆکاری ناپەسەندی ئەم جۆرە هاوسەرگیریە پەیوەستە بە بنەما شەرعیەکان یان بنەما کۆمەڵایەتیەکان. لەسەر مەسەلەی مسیار بەڕێزت پێت وایە
مسیار شتێکی باشە لە ڕووی کۆمەڵایەتەوە زەرری زیاتر لە قازانجی. مەسەلەی میسیار نیکاحی میسیار نیکاحێکە یا گرێبەستێکی هاوسەریە کە کۆن نییە زۆر کۆن نییە لەو کۆتاییانەدا پەیدا بوو لە وڵاتی نەجد بە تایبەتی لە شاری قەسیم. جا لێرە میسیار ڕێی من نییە بەتەنیا بەڵکو زانایان ڕای جیاوازیان هەیە. هەندێکیان دەڵێن حرامە بەڵام لەگەڵەوەیدا ینی حرامە و شەرعی نییە. هەندێکیان دەڵێن حەڵاڵە بەڵام لەگەڵ ناپەسەندی واتە کەڕاهەتی هەیە. هەندێکیان ڕاوەستاون لەو نێوەندەدا ڕاوەستاون. جا لێرە زەواجی میسیار چەند لایەنێکی ئیجابی هەیە چەند لایەنێکی سلبی هەیە. بەڕای من لایەنە سلبیەکانی زیاترن. کاتی خۆی لە زەواجی میسیار طبعاً ئافرەت لە هەندێک لە مەفەکانی خۆشە بێ. بۆ نمونە لە زەواجی میسیار نەفەقە نییە واتە پیاوەکە لەسەری واجب نییە مەسرەفی ئافرەتەکە بکە و هەروەها لە زەواجی میسیار مانەوەی شەو لەسەر پیاوەکە واجب نییە. بمبورە مامۆستا با من لێرە پرسیارێک بکەم مەسەر قسەکەی بەڕێزت فەرموود زەرەری زیاترە لە قازانج. بەڵێ ئێوە بەپێ هەر قاعدەیەکی شەرعی بێ حرام بێ وئیثمهما ئەکبەر من نەفعیهما. بێگومان هەندێک لە زانایان دەڵێن زەواجی میسیار واڵاکردنی دەرگایە بۆ پەیدابوونی فەساد و خراپە. بە تایبەتی لە کۆمەڵگەی کوردەواری ئێمەدا لە زۆر لایانی کۆمەڵایەتی بە تایبەتی لە ناو کۆمەڵگەی کوردەواری ئێمەدا زەواجی میسیار گونجاو نییە. بۆ نمونە من خوشکێکم هەیە بەشووی بدەم بە زەواجی میسیار کە نەفەقەی نەبی و مانەوەی شەوی پیاوەکەی نەبی و تەنها ئەو دوو مەرزانە لە زەواجەکە دێنە دەرەوە کەس قبول ناکات نەخێر شاهیدەکان لە زەواجی میسیار تێ ئەگەیەندرێن کە بیشارنەوە کەتنی بکەن. یعنی زەواجی میسیار هەندێک نێزیکە لە زەواجی سیر یعنی زەواجی بەنهێنی بەڵێ زەواجی بەنهێنی. لێرە یەکێک لە سلبیاتەکانی ئەوەیە بۆ نمونە من کەسێکم لە نابوونەریتێکی وا پەروەردە بووم قبولی ئەوم نییە پیاوێک ببیتە هاوسەری خوشکەکەم یا هەر ئافرەتێک کە من سەرپەرشتی ئەەکەم تەنها ڕۆژان بێ. چونکە لە زەواجی میسیار بەخۆی وشەی میسیار لە کەثیر و سەیر هاتووە ناونراوە ئەنەهاریات یعنی سەردانی ڕۆژانە سەردانی ڕۆژ مانەوەی شەو لەسەر پیاوەکە فەرز نییە. مامۆستا بمبورە با من لێرە بچمە خاڵێکی تر مەسەڵەن لە وڵاتی چۆک و عێراقا بە ملیۆن بێوەژن هەیە یخۆ بێوەژنیش بەشەرە. بەخۆی هۆکاری سەرهەڵدانی زەواجی میسیار یەکێک لە هۆکارەکانی ئەوە بووە ڕژنەکان ئافرەتەکان ڕێگەیان بە دوژنی نەداوە. ڕێگەیان بە دوژنینەوە ئەگەر بێت و ئێستا لە کۆمەلگایەکی عراقی لە کۆمەلگایەکی وەک کۆمەلگای عراق زەواجی میسیار دەربکەی هۆکارەکەی ئەوەیە. لێرەدا بەدیل هەیە بۆ زەواجی میسیار بەدیلەکەش ئەوەیە بۆ نمونە ئافرەتەکان ڕێگە بدەن ئەگەر ئێمە زەواجی میسیار بە خراپ دائنین. ئەوجا باسی ئەوم کرد کە لە زۆر ناحیە کۆمەڵایەتی زەرەر و زیانی مامۆستا تۆ پێتوانێت تعدد لەم شتێکی ناواقعیە بێگومان ینی کۆک مەجای ئابووری هەیە مەجای پەروەردەی مناڵ هەیە مەجای زۆر شت هەیە کە ناکری ینی کەرامەتی ژن قوڵی ناکە ینی تعدد یعنی کردنە دوو ژن کە خوای گەورە ڕێگەی پێداوە مانایوان نییە کە ڕێگەی پێداوە ینی بیکەن ینی مانایوانیە فەرزی کردبێ بیکەن. زۆر تەلاق ئێستا نمونە تەلاق شتێکی باشەیان نا شتێکی خراپەوە نییە بەڵام لە هەمان کاتیشدا حەڵاڵەوەیە خوای گەورە پێی خۆشە بکرێ نا چونکە ئەفەرمێ ئین ئەبغەض الحلال عند الله الطلاق وایە. لێرەدا مسیار کە هەیە مەرج نییە شتێکی باش بی زۆر شت هەیە لە شریعەتدا مەرج نییە شریعەت پێی پەسەند بی ناپەسەندە. ئەجا ئەو زەواجی مسیارە لە گەدابوونەریتی کۆمەڵایەتی کوردەواری ناگونجێ و لە هەمان کاتدا زۆر لایەنی سلبی و زەرەر و زیانی تێدایە. مامۆستا کۆمەڵگەی کوردیش بکەین بە دوو بەش کۆمەڵگەی عەشایری ئەطرافی شار کۆمەڵگە سادەکان لەوانەیە ئەم قسەی بەڕێزت بۆی باش بێ. بەس لە کۆمەڵگەی چۆک و بڵین هەولێر شارێکی مکسە قەرەباڵغە ئەنواع و ئەشکال خەڵکی تایە مسافر بۆی هەیە لەم حاڵەتە دوو کۆمەڵگەی جیاوازە ینی بۆچی ناکرێ مەسەن لە شارێکی وەک هەولێرە کە ئەنواع و ئەشکال خەڵکی تایە مسیاریش بکرێت شعیبێکی ئاخر ئەگەر بکرێتە مسیار بکرێتە نەرید لە زۆر لایەنی کۆمەڵایەتی زەرەر و زیانی هەیە. یەکێک لە زەرەر و زیانەکانی ئەوەیە منداڵەکە منداڵی نابێ ینی داماننا منداڵ بوو پەروەردەی منداڵ تێکەسی دوای ئەوەی ئەو ئەفرەتە زیاتر سەر بەخۆیە چونکە کاتی خۆی کە ئەفرەتان ئەو زەواجی مسیار هات یەکێک لە هۆکارەکانی ئەوە بۆ ئافرەت دەیویست لە ماڵی مێردەکەی نەبێ بە تەنیا بێ حوڕ بێ ئازاد بێ
دوای ئەوەی لە پەنای زەواجی مسیاردا شتیدی کە ڕوئەدا مەسەلەن بۆ نمونە تۆ هات چۆی ئافرەتێکەکەی لە گەڕەکێک خەڵکی ئەو گەڕەکات زیرانەکان و دراوسەیەکان گومانیان لەسەر ئەو ئافرەتە پەیدا بلیان تێکەڵ دەبێت ئەو دەڵێ بۆ هاتچوی ئێرە دەکەی ئەو لە کاتێکدا ئەو ئافرەتە مەحڕەمی لێرە نییە شتی لێرە نییە بۆ هاتچوی ئێرە دەکەی دەڵێ مسیارم کردووە چێ دەزانێ ئەوە مسیاری کردووە چێ لێکۆڵینەوە دەکات چێ دەتوانێت ئەوە بسەلمێنەکە ئەوە مسیاری کردووە کەواتە مسیار کراو و مسیار نەکراو لەو حاڵەتەدا تێکەڵ دەبن بە یەکتری باشە جاما مۆسا با پرسیاری تر ئەمە لە لای شیعە متعەمان هەیە مسیار و متعە زۆر لە یەکەوە نزیک نابن بەس ئەوەیە ئەم لەوانەیە کاتەکەی تیا دیاری نەکراوە کابرا لە خاڵی خۆی کاتی دیاری کردو دوای مانگای ترخوا حافظمانەوە ئەگەر بێت و کات دیاری بکرێ لە زەواجی مسیاردا تەمان کات دیاری ناکرێت باشە کابراتوان دوای مانگێک واز بێنێ لە زەواجی مسیاردا کات دیاری ناکرێت لە زەواجی متعە کات دیاری کراوە سەر ئەچێشێ بۆ 45 ڕۆژ یا مانگێک شتێکی وە دوای بەڕۆژێکی شەکرێت بڵێ دوای ئەوەی جیاوازی زەواجی مسیار لەگەڵ زەواجی متعەچیە زەواجی مسیار دقی فەرمودەی پێغەمبەری صلی الله علیه وسلم لەسەر هاتووە ئەو زەواجی متعە فەرمێ أيها الناس إني قد أذنت لكم بالمتعة بالنساء ألا إن الله حرم ذلك إلى يوم القيامة أي خلشنا من رقم بيداب كوا تام لأفرتان ورقرن ما بس لمتعية بلام بيجومان صيغة بلا كردي بيوتري صيغة بلا بيجومان بن خواي جورا حرامي كردوا تاروجي دواي باشە ما مەبەسم لە نەسەکەنیە بەڵام تۆ سێریکە لە بینی میسیار و متعا یەکشت بەڕێزت ئەڵەی کاتە باشە کابرای میسیار چیش باسی کات ناکە بەس لە دڵی خوا مانگێک دوو مانگدانا و دوای ئەوە چ تەکلیفێکی لەسرە لەو کاتەدان ئەوە پێی ناوترێ مسیار يعني بەڵکو پێی چییە؟ نا پێی دەوترێ الزەواج بنیەتی الطلاق يعني ژنمارەکردن و گرێبەستی هاوسەری بنیەتی طلاق شەرع حکم بە ظاهیرەکە خۆ بەشکلیات نەگرە کابرا لە دڵی خواتی تۆ چوزانی بەتەمای چیان نا ئێمە نازانین فەرمێت دروست تا ژنهینان بنیەتی تەلاق بەڵام بەمەرجێک کە نەکرێتە عقدی گرێبەستەکە ینی نەکرێتە شەرتی گرێبەستەکە مەرجی گرێبەستەکە ینی نەڵێ کابرا نەڵێ من تۆم مارە کرد بەمەرجی ئەوەی تەلاقت بدەم یان دوای ئەوەی نەی بەستیتەوە بکات چونکە ئەگەر بەستیەوە بکات دەبێتە متعە. قەیرانی سێکس لە دنیای ئیسلامدا حەقیقەتێکی هاشا هەڵنەگرا بەڵام پرسیار ئەوەیە بۆچی هەوڵ دەدرێت پەردەی بەسەردا بدرێت و لە ژێر ناوی دیکەدا ئەنجام بدرێت. ئایا هاوسەرگیری مسیار هەوڵدان نییە بۆ شەڕعاندنی فەرهەنگی گەڵفرێندی ئەوروپی لە ژێر ناوی ئاینیدا؟ ئایا ڕاستە ئەمە ڕێگە چارەیە بۆ دەربازبوون لە هەندێک کێشەی سێکسی؟ پێتوانیە مسیار لە ڕووی کۆمەڵایەتیەوە زیان نەگەێنێ بە ئەو شیرازە کۆمەڵایەتی کە هەیە جۆرێک لە فەوزات دروستەکە هەموو پرۆژەی هەموو شتێ سلبی هەیە و ئیجابیاتی هەیە بەس ئیجابیاتەکەی زیاتر سلبیاتەکەی ئەگەر هاتو بە چاوێکی با بڵین دادوەرانە ئەگەر بە چاوێکی زانستیانە سەیریکەین ئەبینین کەوا ئیجابیاتەکانی زۆر زیاتر لە سلبیاتەکانی بەس لە کاتێکا کە کۆمەلگا ڕۆشنبیر بکرێت ئەگەر کۆمەلگا ڕۆشنبیر نەکرێت بە شێوازێکی هەڵەدەی تێکە بۆ نمونە ئیسە زۆر کەسەیە نازانێتەوە هاوسەرگیری مسیاریان با بڵین پێشتر پێمەوە دڕۆ ئیسە پێم هاوسەرگیری سەردەم لەبەرکە هەر ئەبێ هەرواشی لێ دەبێت ڕێگەیەکی تر نییە بۆی کەوا ئێمە کۆمەلگاکە بپارێزین لە وەرچەرخاندن بەرەو ئاراستەیەکی با بڵین ناهەموار بەرەو ئاراستەیەکی با بڵین بەربەڵای سیکسی بۆی مەسە تۆ پێتوانێ هات لەبەر نصوصە دینیەکانی ئێمە ئەم فێڵ و تەڵەکەی ئەکەین ئەگەر ڕاست بێ ئەم کلمەی ئەم حیلە شەرعیەکەین یعنی ئەگەر نصوصە دینیەکان نەبێت کابرا لە ئەوروپا جەڵفرێندی هەیە وەکو زەواجێکی عورفی مشکلەیەکی ئێمە زۆرینەمان با بڵێن 1990 کۆمەلگاکە موسڵمانە پەیڕەوە چۆن پەیڕەوی ئەو فەرمایشتەکە مەسەلە فەوزای جەنسی نیە مەسەلە نصوصە دینیەکان دەخوازان نصوصەکان بۆچی هاتووە بۆ بەختەوەری کۆمەلگا هاتووە بۆ ئەوە هاتووەکە کۆمەلگایەکی ئەو کۆمەلگانی کە دینینی نابەختەوەرن بەڵێ لە هەندی ڕۆ زۆر نابەختەوەن لە هەندێک بەختەوەرن ئەو وڵاتانە کە ئیمانیان هەر بە دینیشنە لە ئێمە باشترە ژیان ئێمە باسی ئەمە ژیان ناکە باسی هەندێک لایەنەکە لایانی من لایانی هاوسەرگیان ئەوان لایانی سێکسی بەربەڵای هەڵبژاردووە ئەو لایەنی سێکسی بەربەڵایە زیانەکانی زۆر زیاتر لە قازانجەکان بۆچی میسیاریش ئەو لایەنە فەوزەویە نیە یعنی ئەزای بۆ ماسە مسیانی ئەو نایفەزە بێت کە شەرت و کۆڵکە و مەرجەکانی هاوسەرگیری شەرعی تێدا یعنی لە ڕووی شەرع کەس ناتوانێت بڵێن شتێکی ناشەرعیە شتێکە لە ڕووی شەرعەوە مادام کێشەی نییە لە ڕووی کۆمەڵایەتی کێشەی نییە چون بۆ فرەژن زۆر شەرعیە و کێشەی کۆمەڵایەتیش بەقەی هەموو دنیا دروستە ئەوی کەتیانی هاوسەرگیری ڕەو یان هاوسەرگیری سەردەم کە جناب پێڵی مسیار ئەو هاوسەرگیریە
کێشەی کۆمەڵی تیانە بۆ تیانە بچکم یەکەم ئەو ئافرەتە لە سێ مافی خۆی خۆش دەبێت لە مافی نەفەقەی ڕۆژانە لە مافی بڵین دانانی ماڵ و بەیتوتە لە مافی حەقی قسم خۆش دەبێت لەو سێ مافە خۆش دەبێت حەقی بەس ئەگەر ژنی یەکەم پێی بزانێ فەرقی چی یعنی قبولی فەوزا دروستە خۆی ژنی یەکەم ئەگەر هاتو پێی بزانێت زەرمەند نابێ ژنی یەکەم چکم بۆ هاوبەش نابێت لەو داهاتی کەلێ ئەڕوایان هاوبەش نابێت زۆر شتە بمبورە مامۆستا من خەڵکە ناسم هەر لەسەر ئەوەی خۆشەویستی قەدیمی تەلەفۆنێکی بۆ کردو ماڵی شێواوە ماک ماڵ ڕاست باسی وەگەی کە بزانە ژنێکی هەیە بەس لە جاتیەوە هەفتەی سێ شەو بچێتە لای هەفتەی شەوێک چێتە لای یا بە ڕۆژە چێتە لای چۆن فەوزا ئێمە بە واقعی قسەی ماوەستەکان ڕێژەی زۆرینەی پیا و ئیسەحا ڕێژەی زۆرینەی پیاوکەوە یعنی کەم کەس هەیە کەوا لە پیاوەکان لایانی برادەروشتیان نەبێت و لایانی غەیری هاوسەری خۆیان نەبێت زۆر هەیە هەیەی زۆر عەدەدێکی زۆر عەدەدێکی کەم هەیە ڕێژەیە کەم هەیەکەوە ئەو ڕێژەکەمە یعنی بالفعل بە ماڵ و حاڵی خۆیان بەستە لە کۆمەڵگەی کوردەواری بەگشتی لە ئەوروپاش لە ئەوروپاش باس لە کۆمەڵگەی ئیسلامیە ئیسلامیش بەڵ ئیسلامی هەموو کۆمەڵگایەک پیاوەکان ناتوان خۆی زەنگ چۆنە خۆی فەسلەجەی پیاوکە دروست کراکە لایانی فەسلەجی سیرکەین توانە و ئەو قدرەتەی کە هەیەی ئەوە نییە کە یعنی بتوانێت بە یەک هاوسەر ژیان بێتە سەر ئیلا ئەگەر هاتو خۆی چاپۆشی لە هەندێ جانبی بەختەوەری خۆی بکە لەو کاتە ژنی نەکبەت چی بکەن ژنی نەکبەت ناژن نەکبەت نیە بۆ نەکبەتە بەعکسەوە مامۆستاکەن ژن خی گەورە خۆی وا دروستی کردو فەسیلەتەی ژنی وا دروستکرا ئیسا ژن حەز ناکات و پیاوی هەبێ خۆی حەز ناکات چون بۆ شتێکی چۆن بڵێن قێزەونە بەنسبەت بەدەوە دوای بورە مامۆستا من نامەوێت ژن دوو پیاوی هەبێ ما بەسم لە دیوەکەی ئەم ژنە پیاوەکەی بێ بەلەت ئەبێ بێک لەسەر چوار نەماوسەکە نابێگەس ئەو ئەزانی چۆن لە ناحی جنسەوە لە ناحی ئەطفال لە ناحی پارەوە لە ناحی نەماوسەکەن دەوا نابێ لە حالەتی هاوسەرگیری فرەژنیە احتیمالەوە بێ ئەگەر هاتو عەدالەت نەکاو دادوەرینەکە بەس لە حالەتی هاوسەرگیری ڕەویان هاوسەرگیری سەردەم ئەو شتە قەت ڕوو نادا چکم بۆ ئەو شەخصە هەر وەکو خۆی لە ماڵی خۆیەتی خۆ یعنی ئەسڵمانەوە شەیتیانێ پێڵی زەواجی نەهاریات پێغەمبەر ڕازی نەبووە عەلی کوڕی ئەبی تاڵیب بژن بەسەر فاتیمە ئەبێنێ بۆ لەبەر ئەوە ڕازی نەبە کۆتێتی ئەوە ژنی کەسێکی خوا نەناسە یان کەسێک بابی بالفعل کەسێک بۆ غەیری دین بووە یان لەگەڵ دین مسلمانیە نه لەگەڵ ڕابۆچوونی ئەوانە بووە جیاواز بووە ناحەزی ئەو بووە وتێتی من چۆن کەسی عەلی لە مەدینەیە ژنی هێنا مامۆستاکەن قەیناکە بەس ئەوە یعنی کاتێک کە ئەو شتێک وتوە نەیوتوە لەبەرکە فرەژنی ناگەتۆخی ناخۆ ئەوە تا خۆی بۆ خۆی کردێتی بۆ خۆی ئەنجامی بۆ خۆی قبولی بوو بەس بۆ خەڵکی کەس قبولی بووە حەدیثەکە فەرمێ من ئاذا فاتیمە فقط ئازانی دێنەوە سەر بابەتی پرۆژەکەی خۆت ئەم پرۆژێ پەرلەمانی بۆچی میسیار شتێکی سڕی یعنی خۆ ئەوە نییە بڵێ يعني زواج سرية زواج لا ما هو سجن قضية زواج مثلا شلون عيني زواجك كي أو كوت يعني جن جاي كشيء لما بيكوش تبزانه أو مجاني كتياب ويكم انتفاعي موانع لا يقبلوا إيجاب لا ولي أمر كردي بيلا هذا شوي ششته اتفاقي موانع قبول إيجاب ولي أمر مهر الباضي عقد شهود عدل أمانة هبوا لها الزواج كأتركم هذا شرعيتين أو دو آفرة أو جنومية أخوان بخوان شون رأيكم لبين إخوان وجيان إخوانا المسلمون على شروطهم يعني تو ناطعي بسبيل مثلا شون جيان إخوان أي بوزر لزانان بينا رازنا ليتي ناقر ما وصل زور بلتي نقيش قابل زانا جوك دكتور علي قرداخي تينا نعم ما وصل يعني خوي هي ترمبلين لواني لخوي إطلعي برسي والله مقاصد الشريعة بجنا كلا برا الظلم أكو هم كسيجنا ما مستوى هاوس الجيم سر نبي دوك شيء بيستبين صار بكام سير صار بكام أو بكسيك كوات من يستبين صار بس صار ويش صالة هاوس الجديدة كدوا كسيك أرملية مطلقة يا بابين بيوجنا يا بابين بياوكي أمري خواي كدوا يعني أبوهم كسيك نبي أو خاص الكيس كان بلا فرق مسيار وجال فرنت شيء يعني لو بس أو دو كلمة كتو توتا نهر دو كلمة فايش ما فيها فرق كي أو كسبوا كسب بثريته لا يعني روحي بلاين جستي ليدانا بربو أني تشرجك وطاقة حافظ جوانية تو شو زاني يعني بيوابي يساج ما خلق ناس مثلا لأوروبا زور كومل أوروبي جال فرنت هي و20 سال شغلاتهم من علشان لبينها ومشكلة شيء يعني قينا بس هو شيء هو كشيء هل جانبك هي واشي اعتيادي بدرج بجي هي واشي وجان طلبي صار لا يخش من أو هي خو قينا أو مثل كسك أخوي مثل التزاماتي كسك التزاماتي أخلاقي كسك مثلا أستي روشني بيري كسك كأوشتب كمثلا أو براسي تاوان تدور شقة كسك بدو خواعات زي مسيرو لقل متعة فرق شيء بس كاتك فرق ناخذ كاتك زورمي ما وصل يعني متعة هندي اشتكيت تا ولي أمر اشتيا واجبني ولي أمر إن شاء الله بيوجنيش واجبني اللي قينا ما وصل بس لا متعة ولي أمر واجب لك توقيتك إيشجوا كل شروشك ليك كتب بس توبكاتوا يعني كتب بروسي هاوسي أو بروسي بيروزا برز فرمود المسلمون عند شروطهم كأخوي أبو شرط رازي بيت وقت بس نعم أخذنا أو ليرة هندي اشتهاجية أو ليرة أبو شرط رازي بكم الكاتية كم الكا هلوشينتو تو أي بس تو بكم الجا بس
ئەو کۆمەڵگا ئەساسە مامۆستا بەڕێزت وا بزانم مەبەست شتێکی تر بەس ناتوێ بڵێ کامێ. تۆ ئەیبەستێتەوە بە نسوسی دینەوە لەبەرەوەی دین وواڵێ نەک لەبەرەوەی کۆمەڵگا ئەو نەبەردینیە ماوەستێکیان بێ لە قەدی دین دێ خۆ لەسەر سەر بەس دین نییە مەسەرەکە دینەکە کۆمەڵگاش خۆ دینەکە بۆچی بۆ بەرژەوەندی کۆمەڵگایە یعنی نسۆزە دینەکان ئەساسا نەکە تۆ سەیرێکی لێ بخۆڵیتەوە لە خزمەتی کۆمەڵگا. غەریزەی جنسی غەریزەیەکی ئینسانی و پەیوەستنیە بە دینێک یان کولتوریەکە و ئەگەر بە شێوەیەکی ئاسایی وەک هەری غەریزەیەکی تر مامەڵەی لەگەڵدا نەکرێت دەبێتە هۆی نانەوەی کارەساتی گەورەتر و کێشەی کۆمەڵایەتی قوڵتر وەک ئەوەی ئەمڕۆ لە بەرزبوونەوەی ڕێژەی تەلاق و کوشتنی ئافرەتان لە ژێرناوی ناموسدا لە دنیای ئێمەدا دەیبینین.